هەڵمەتەکانی ئەنفال کە لە ساڵی 1970 دەست پێکا بە 4 قۆناغ با خاپۆرکردنی گوندەکان، ڕاپێچکردنی خەڵک، جیاکردنەوەی ژنان و گەنجان و پیاوان و مناڵان لە یەکتری و بەکارهێنانی هەموو جۆرێک لە تونگوتیژی دەرونی بەرامبەریان بڵین کۆمەڵێ استراتیژی تایبەت بەکارهاتوە بەرامبەر بەژن لەوەی کە بە تایبەت کچان و ژنانی جوانیان جیا کردوتەوە دابڕیوە لە خێزانەکانیان. دواتر ئەو ژنانەی کە دەرباز بوون بە هەر هۆکارێک ئەمانە ئەڕۆنەوە ناو ئۆردوگا زۆرە ملێکان، یان با بڵین ئەگەر توانی بێتیان بێنە ناو شارەکانەوە لە دۆخێکی زەبری دەرونی زۆر گەورەیە بوون. لە هەمان کاتا ئەگەر بینەوە ناو کۆمەڵگەش لە دۆخێکی کۆمەڵایەتی زۆر قرس ئابووری سیاسیشە، لە دۆخە کۆمەڵایەتەکەەوە لەوەی کە زۆربەی ئەندامانی خێزانەکەی لە دەستداوە و لە هەمان کاتا خزمەکانیشی لە دەستداوە. چکەمە تا ئێستا هەر کۆمەڵگەیەکین تا ڕادێک پەیوەندی کۆمەڵەتەکان بەو شێوازە ماوە و لەو کاتەشا پەیوەندی کۆمەڵاتەکان بەهێز بوون. تۆ کاتێک کە ئەندامانی خێزانەکە و لە دەستەی پەنا بۆ خزمەبەی ئەم جگەلەوەی کە پلەیەکەکانی خێزانەکەی لە دەستداوە لە هەمان کاتا خزمەکانیشی لە دەستداوە. دواتر لە دۆخی سیاسی هەرێمی کوردستان ئەو کاتە دۆخێکی ناجێگیر بوو و دواتر وردەوردە بەرەو شەڕی براکوژی و کۆمەڵە بارودۆخی دیکە هاتە پێشەوە. لە هەمان کاتا ئەگەر لە دۆخە ئابوووریەکەشەوە سیرکەین دۆخێکی زۆر ناهەموار بوو لەگەڵ ئەوەی کە ئەم ژنانە کۆمەڵێ ئەرکیان خستۆتە سەرشانی خۆیان لە ناو ماڵە ئەرکی دەریشەوە لەوەی کە سەرچاوەی داهاتیان بۆ خێزانەکان پەیدا کردووە، ئەوان دەستکەنەی نۆک و نیسکیان کردووە، کرێکاریان کردووە. لە هەمان کاتا خزمەت گوزاریەکان لە ئاو کارەبا و زۆر خزمەت گوزاری دیکە یان نەبووە یا زۆر کەم بووە. واتە ژنێکی دەرباز بووی ئەنفال جگەلەوەی کە خۆی لە دۆخێکی زۆر قورس بووە لە ڕووی دەرونیەوە، لە هەمان کاتا ئەم هەمووە پستانە ئابووری کۆمەڵایەتی سیاسی و هەروەها دابوونەریتیشی لەسەر بووە، چونکە ئەو ئەندامی نێری خێزانەکەینەوە و لە کۆمەڵگەیەکی دواکەوت و شابەڕاستی تۆ هەمیشە پێویست بە نێرێکە ئەم ژنەوە بۆ پارێزێ لە نێرەکانی دیکە. بۆیە هەموو ئەمانە پستانی زۆر گەوریان لەسەر ژنانی دەرباز بووی ئەنفال دروست کردووە، بەڵام ئەوان کۆڵنەدەرانە بەردەوام بوون ئەرکی ناوماڵ لەو بڵێن لە ڕۆ جێندەرێکەوە جێبەجێی کردووە. لە هەمان کاتیشان لە دەرەوە داهاتی بۆ خێزانەکەی پەیدا کردووە و ئەو منداڵ و ئەو ئەندامانەشی کە پیر بوون لە خێزانەکەیە هەمویانی بڵێن توانیوێتی بڵێن هەمویان پەروەردە بکاوە ئاگاشی لایان بێ. ئەم خانمانەی کە ئاوا لە ناو پرۆسەی ئەنفالە بەشێکیان ئەنفالەکرێن بەشێکیان دەرباز ئەبن، پێشووتر لە ناو گوندەکانە ڕۆڵی گەورەی هەبووە لە ناو خێزانەکەی و لە ناو کێڵگەکانیشە، لەگەڵ ئەوەی شان بەشانی هاوژین و برا و خوشکەکانیان لە ناو کێڵگە و لە ناو خێزانی شاکاریان کردووە بەروبوومیان هەبووە لە بەرهەمی دانەوێڵا لە بەرهەمی شیرەمەنی. واتە ئەم خانمانە کەسانێک بوون کە لە ناو خێزان و لە ناو کێڵگەکانی شاڕۆڵیان بووە، بەڵام کاتێک کە ئەنفالیەت هەم ئەمان لە ڕۆڵە کۆمەڵایەتەکەی و لە ڕۆڵی وەک ژنێک لە کۆمەڵگە دائەبڕێ، لە هەمان کاتا هەمیشە جەنگ و ماڵوێرانی کۆمەڵگە بەرەو دواوە ئەڕوا. لەم دۆخەیە کاتێک کە ئەمان تووشی دەستدرێژی ئەبن و ژنانمان هەن فرۆشراون بە وڵاتی وەکو مەسر، بەڵگە هەیە لەسەر ئەمە بڵاو کراوەتەوە، بەڵام بەداخەوە لەبەرەوەی کۆمەڵگە باوەشی بۆ نەکردنەوە و لە هەمان کاتا توانین بڵین سەرکردەی حزبیمان هەبوو کە لە کاتی خۆیان ئینکاری کرد لەوەی کە ژنانی کورد فرۆشرا بێتنەوە و ئەو کاتێک کە هەڵمەتێک دروست ببوو کاتێک کە سەرکردێکی حزبی ئەڵێ ئەمە ئەم بەڵگەیە بڵین ڕاستی نییە، بەشێکی زۆر لە چالاکوانان و لە میدیاکانی ژوازیان لەم بابەتە هێنا لە کاتێکا پێویست بوو کە دەستگای تایبەت مامەڵە لەگەڵ ئەم کەیسەیە بکە و دەستگای تایبەت هەبێ لەگەڵ ئەو خانمانەیە کە ڕوبەڕووی دەستدرێژی سێکسی و گێچەڵ بوونەتەوە کە دوای 37 ساڵیش تا ئێستا قسە ناکەن. بۆچی؟ لە بەرۆی کۆمەڵگە نەفرەتیان لەیەکە، لە جیاتیەوەی کۆمەڵگە شکوی ئەوان بپارێزێ، لە جیاتیەوەی کۆمەڵگە سوپاسی ئەوان بکات، چونکە ژنانی دەرباز بووی ئەنفال کۆمەڵگەی کوردیان ڕاگرت و ئەوان نەوە و منداڵەکانیان گەورە کرد.
ئەم کۆمەڵگەیان ڕاگەر بۆیە کۆمەڵگە پێشوازی لەوان نەکرد و تا ئێساش ئەو چیرۆکانە بەشێکی زۆری نەنووسراوەتەوە خانمانێک هەن نووسەرانی ئەنفال هەن توێژەرانی ئەنفال هەن کە هەوڵیان ناوە ئەم چیرۆکانە بنووسنەوە بەڵام کەمترین ژن قسەی کردووە ئەگەر قسەشی کردبێ لاچە چیرۆکی کەسێکی کەی باس کردبێ نەیتوانی بێ باسی خۆی بکە ئەمە مانای چیە ئەمە مانای داڕمانی کۆمەڵگەکەی ئێمەیە کە نیتوانیەوە باوشێکی گرم بکاتەوە ئەمە مانای ئەوەیە کە تێگەیشتنی کۆمەڵگەی ئێمە لەو ئاستایان نەبووە کە ئەمە وەکو ئەوە ببینێ کە ئەم ژنانێکم قوربانی نین بەڵکو ئەم ژنانە دەستدرێژی کراوەتە سەریان و ئەم ژنانە پێویستە شکۆیان بپارێزرێ ئەم ژنانە پێویستە ڕێزیان لێ بگیرێ ئەم ژنانە پێویستە چیرۆکەکانیان بنووسرێتەوە و ئەم ژنانە پێویستە ببن بە مێژووی بەرەنگاری لە کۆمەڵگەی کوردیە و ئەم ژنانە ببن بە قسەکەرێک کە گۆڕانکاری گەورەتریان لەم کۆمەڵگا بکردایە چکە ئەوان لە دۆخێکی زۆر ئاکتیڤەوە لە ناو گوندەکانە بەناو پرۆسەی ئەنفالە هاتنە ناو دۆخێکەوە کە کۆمەڵە پستانی زۆر قورسیان بۆ دروستکرا بەڵام ئەوان کۆڵیان نیا بەردەوام بوون بەڵام ئەو وێنەی کە کۆمەڵگا و حزبەکان و میدیاکان بە زۆرینە دروستیان کردووە هەمیشە نیشاندانی ژنێکی قوربانی ڕەشپۆشی لاوازە واتە ئێمە نەمانتوانی ئەو وێنە ڕاستەقینەی خۆشیان بگوێزینەوە کە خۆیان ڕۆڵەکەیان نوانوە و لاچێ هەندێک لەوان تا ئێسش درکیان بەوە نەکردبێ کە چەند قارەمان بوون چەند توانیان بەرەنگاری زۆر لایەنی ئەم کۆمەڵگەیە ببنەوە لەگەڵ ئەوەی کە هەمیشە تووشی زۆر جارتانە و تەشەریش بوون لەلایەن کۆمەڵگەوە بۆیە ئەتوانم بڵێم کە کۆمەڵگەی ئێمە نەیتوانی ئێمە نەمانتوانی باوەش بۆ ئام بکەینەوە تا گوێمان لە چیرۆکەکانیان بێ تا ئێستش 37 ساڵە ژنانێکی زۆر زۆر هەن ئەو ناڵە و هاوار و زەبرانەی چەشتویانە هەڵیان گرتووە پێویستە سەرەتا کار لەسەر ئەو وێنایە بکەین کە دروست کراوە بۆ ژن کە ژنێکی قوربانیە بۆ ژنانی دەرباز بوون فال کە ژنانێکی قوربانین ئەمە خاڵی کە ئەو چیرۆکانە بنووسرێنەوە و هەمیشە قسەی لەسەر بکرێ بەوەی کە لە قۆناغەکانە ئەم ژنانە چۆن بەرەنگار بوون و چۆن هەنگاویان ناوە و چۆن ئەو چیرۆکانەی کە بۆ نمونە ئێمە دوای پرۆسەیان فال کاتێک کە لێخۆش بوون بۆ جاش و خۆفرۆشەکان دەرئەچێ ئەم جاشانە ئەڕۆن لە ناو گوندەکانە ئەو زەویە کشت و کاڵیانە ئەکردنەوە یا بەکری ئەگرن کە هی ئەم خەڵکەیە کە ئەنفال کراوە ئەم کەسانە یەن ژنەکانیان لە زەوی لەناو ئەو زەویەیە کارەکەن کە ئێستا لای ئەم جاشێ و ئەم بەڵێن هێنی کردووە بەکرەی گرتووەیان کڕیبێتەوە بین ئەم گوێ لەم ژنانە بگرین کاتێک ئەو دەربازبوویەکی ئەنفالە ئەندامانی خێزانەکەی هەمووی ئەنفال کراوە کاتێک لە زەوێکی خۆیان کارەکە بەڵام جاشێک کڕیوێتەوە یان جاشێک بەکرەی گرتووە و ئێوێ کشت و کاڵی تیا بکە ئەم ژنە کاتێک گێت لەلای ئەو کارەکە لی بپرسین هەستی چۆن بووە وەلەو کاتە چۆن بیری لە حکوومەتێرێم کردوتەوە چۆن بیری لە خەبات و شۆڕشی کورد کردوتەوە چونکە ئەم شۆڕشەی کە لە ڕابردووا کراوە بە سەرکردەکانیشەوە نەیانتوانی بوو گۆڕانکاریەک لە فکری خۆیان بکەن کە چۆن لەو ژنانە بڕوانن ئێمە ژنانێکمان هەن لە دوای پرۆسەیان فالەوە کە دەرباز بوون لەلایەن بەرپرسانەوە تووشی هەڕەشە و دەستدرێژی بوونەتەوە ئەمە بەشێکی کەی کارە ساتەکەیە کە زۆر بەکەمی قسەی لەسەرەکرێ ئەمە جۆرێکی کە لە ئەنفالێک کاتێک ئەم ژنانە ئەنفالکران لەلایەن حکوومەتی بەعس و لەلایەن وڵاتی داگیرکەرەوە بەڵام ئەنفالێکی کە درێژەی هەبوو لەلایەن ئێمەوە لەلایەن کوردەوە لەلایەن دەسەڵاتی کوردەوە ئەمەش بۆ خۆی زۆر گرنگە هەمومانە قسەی لەسەر بکرێت بە هەموو شێوازێک پێویستەکە هەوڵ بدرێ قسە لەگەڵم ژنانەیە بکرێ زۆر ئاسایی وەریگرین لەوەی کە ئامادە نەبن زۆر ئاسایی وەریگرین لەوەی کە چونکە لە سەرەتاوە باوەشیان بۆ نەکراوەتەوە ئێستا زۆر قورسە ئەوان بتوانن چونکە ئەوەی کە ئەو قسەی لەسەرەکە پەیوەندی بە شەرەف و ناموسەوە هەیە و کۆمەڵگا و پیاوی کورد ئەوەی کە ئەژنۆی پیاوی کورد دەشکێنێ ئەوەی کە پیاوی کورد ناتوانێت زۆرینە کاری لەسەر بکە و
لەسەر بنەمایەک تێبگا لەوەی کە گۆڕانکاری لە فکرا گۆڕانکاریە لەم عەقڵێتەیە. بۆیە ئەوەی کە ئەو قسەی لەسەرەکە ڕاستە خۆ پەیوەندی بە شەرەفی خێزانەکەیەوە دواتر بە شەرەفی کوردەوە هەیە و ئەمێ ئەوش بڵێمەوەی کە ئەژنۆی پیاوی کوردی شکان و شەرەفە شەرەف و ناموسە بۆیە ئەمە شتێکە زۆر هەستیارە دەسی بۆ ببرێ و زۆر گرنگی شەکاری لەسەر بکرێ وەکوتم سەرەتا کارکردنە لەسەر سڕینەوەی و زەهنەتەی کە دروستمان کردووە ئەو وێنایی کە دروستمان کردووە ئەم ژنانە قوربانین دووەم لەوەی کە دامەزراوەی تایبەت هەبێ کار لەسەرەوە بکە کە ئەم ژنانە قسە بکەن و چیرۆکەکانیان بنووسرێتەوە بەڵام چیرۆکەکانیان چۆن نەنووسرێتەوە جاری کە بەو شێوازە نەنووسرێتەوە کە ئێستا ئەوان خۆیان قسەی پێکەن ئەوان ئێستا بە زمانی قساکەن باسی هەموو کەسێکەکەن بەس باسی خۆیان ناکەن باسی زەوێ کشت و کاڵەکانیانەکەن باسی مەڕوو ماڵاتەکانیانەکەن باسی مناڵەکانیانەکەن باسی مرد و براکانیانەکەن بەس باسی خۆیان ناکەن باسی ژنەکان ناکەن ئەبێ ئەم ژنانە قسە بکەن بۆ ئەوەی کە باسی خۆیان بکەن باسی ئەو خانمانەی کە بکەن کە چۆن مامەڵەیان لەگەڵا کراوە لە کاتی پرۆسی ئەنفالە بۆیە ئەم هەنگاوانە زۆر گرنگە بنرێ بۆ ئەوەی کە ئەو چیرۆکانە بنووسرێتەوە خودی پرۆسی ئەنفال کە کاتێک بڵین جێبەجێکارەکەی حکوومەتی بەعسە و ئامانج لێ قڕکردنی تاکی کووردە و ئیکۆسایدی باشوورە ئەم ئەگەر سیر بکەین کاتی خۆی لە کاتی پرۆسەی دادگاییکردنی سەرانی بەعسا بە تایبەتی سەدام حسێنیش ئەم دادگاییە بە تایبەت لە پرسی ئەنفال و هەڵەبجە بەو شێوازە جددیە هینی لەسەر نەکرا بڵین کاری لەسەر نەکرا ئەمانش کۆمەڵی هۆکاری هەیە بۆچی چکە ئەو وڵاتانەی کە چەکی کەمیایان با حکوومەتی بەعس و سەدام فرۆشتووە هەر وڵاتە ئەوروپیانن کە باسی ئازادی و دیموکراسیەکەن هەرە وڵاتانن کە لە بەناو پرۆسی ئازادی عێراقا لە ناو دووکەوانەیە کە جاری کە داگیرکاری عێراق و بۆ سەرچاو و بۆ نەوت هەرە وڵاتانە بوون لە 2003 هاتن بڵین حکوومەتی بەعسیان لەسەر دەسەڵاتدا بر بەڵام لە هەشتا ئاگیان لە هەڵەبجە بوو هەر بۆیە پرۆسی قڕکردنی کورد تەنها حکوومەتی بەعز لێی بەرپرسیار نییە و ئەو وڵاتانەش لێی بەرپرسن کە چەکی کیمیایی و چەکی کۆمەڵکوژیان بە حکوومەتی بەعس فرۆشتووە بۆیە کاتێ ئەم دادگایە بەو شێوازە ناڕوا بەو شێوازە جددیەی کە تاوانبارانی کە بە هەموو پێوەرێک تاوانباری جینۆسایدن لە ڕووی یاساییەوە حکوم نەدرێن ئەمانە کۆمەڵێ چیرۆکی کەی لە پشتا کۆمەڵێ بابەتی کەی لە پشتا کە ئەمڕۆ بڵین وڵاتانی ئەوروپی و ئەمریکا نانەوێ بەو شێوازە بڵین بڵاو ببێتەوە لەسەر ئاستی دنیا ئەمە خاڵێکی کە بە دڵنیایی نووسینەوەی چیرۆکی ژنانی دەرباز بووی ئەنفالیش کۆمەڵێ بابەتی و نهێنی کەی لەگەڵایە کە پەیوەندیدارە بەوەی زۆر کەسیکە لە ناوخۆیە لە بەرپرسان بەشێکن لەو تاوانەوە بەشێکن لەوەی کە ژنانیان هەراسان کردووە و دەست درێژیان کردوتە سەر ژنان بەڵام خاڵی سەرەکی لەوەی کە چیرۆکەکانیان نەنووسراوەتەوە بەڕای من بە پلەی یەکەم پەیوەندی بە هۆشیاری کۆمەڵگەکەوە هەیە پەیوەندی بەوە هەبووە کە کۆمەڵگە نەیتوانیوە گویان لێ بگرێەوە ئەوان نەیانتوانیوە ئەو متمانیان هەبێت کە چیرۆکەکانی خۆیان بگەڕنەوە پاراستنی ئەو ژنانە دۆخی تەندروستیان ئارامی دەرونیان کە بەڕاستی من نازانین لە چ دۆخێکان دوای 37 ساڵ بە پلەی یەکەم ئەمانە زۆر گرنگە وەسەیرکردنی ئەوان وەکو بەهایەکی گەورەی مرۆڤایەتی بەهایەکی گەورەی کۆمەڵگە و ئەوان وەکو شکۆی ئەم کۆمەڵگەیە زۆر گرنگە یەکەم جارێ ئەم تێڕوانینە لای خۆمان دروستکەین و ئەم تێڕوانینە ئەم تێگەیشتنە لە مامەڵە و قسەکردن و لە ژیانی ڕۆژانە و لە میدیا لە ڕاگەیاندنەکان لە پەروەردە لە هەموو دام و دەستگاکانە ڕنگدانەوەی هەبێ ئەمە کارێکە پێویستەکە هەموو کۆمەڵگە لە سەرشانی خۆی بگرێ خاڵی کە ئەوەیە کە متمانەیەک بین بەو ژنانە ئێمە متمانەیەک دروست بکەین کە ئەوان قسە بکەن چکە زۆر قورسە دوای 37 ساڵەوان بتوانن متمانە بە کۆمەڵگە بکەنەوە کەی ئێمە توانیمان ئەو متمانەیە دروست بکەین ئەوانیش دەتوانن قسە بکەن کاتێک کە قسەیان کرد پێویستەکە چیرۆکەکانیان بنووسرێتەوە بەڵام چیرۆکەکانیان بەو شێوازە بنووسرێتەوە کە ئەمانە پاڵەوانێکی ئەم کۆمەڵگەیە بوون و ئەوان ئەم کۆمەڵگەیان ڕاگرت و ئەوان توانیان
ئالنگاری هەموو ئەو دۆخە سیاسی ئابووری کۆمەڵایەتیە بن کە لەو کاتەیە هەرێمی کوردستان پێیدا تێپەڕی بە تایبەت لە دوای پرۆسەیان فال.